ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە 2 هەفتەیە هەریەکە لە ئەمریکا و ئیسرائیل سەرگەرمی ئاوردەکردنی نەوت هەرێمی کوردستانن. ئەمە لە کاتێکدا هەرێمی کوردستان نەوت بە تورکیا و ئێران و ئەفغانستان دەفرۆشێت. بەرپرسێکی باڵای عێراقیش دەڵێت حکوومەتی عێراق هیچ زانیاریەکی نییە دەربارەی فرۆشتنەکان، بەڵام لە لێکۆڵینەوەکاندا ئەگەر ئەم راپۆرتانە ڕاست بێت ئەوە هەرێم ڕوبەڕووی سزایەکی تون دەبێتەوە. هەندێک لە چاودێرانی سیاسیش پێیان وایە لە ئێستادا فرۆشتنی نەوت لەلایەن هەرێمی کوردستانەوە بەبێ ئاگاداری ناوەند کێشەکانی هەولێر و بەغدا قوڵتر دەکاتەوە، بە جۆرە کە بەغدا پشکی هەرێم لە بودجەی گشتی عراقی بەستۆتەوە بە ناردەکردنی نەوتەوە. بۆیە پێویستە وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو راپۆرتە ڕوونکردنەوەی پێویست بدە، چونکە ئەم راپۆرتە کێشەی سیاسی بۆ کوردستان دروست دەکات. بەپێی هەواڵەکە سەرەڕای ئەو ناکۆچیانەی لە نێوان هەولێر و بەغداددا هەیە، پاڵاوتگەکانی ئەمریکا و ئیسرائیل چوونە ڕیزی ئەو خوازیارانەی کە داوای نەوتی هەرێمی کوردستان دەکەن. لە بەرامبەردا لێپرسراوێکی وەزارەتی وزە و سەرچاوە سروشتیەکانی هەرێمی کوردستان بە ڕۆیتەرزی ڕاگەیاندووە حکوومەتی هەرێم نە بەڕاستەوخۆ نە بە ناڕاستەوخۆ نەوتی بەو شوێنە دیاریکراوانە نەفرۆشتووە. گۆران ئازاد پەرلەمانتەری فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە کورسات نویزی ڕاگەیاند بڵاوبوونەوەی هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ ئەمریکا و ئیسرائیل تەنها لە ڕاگەیاندراوەکانە بڵاو کراوەتەوە، بۆیە چاوەڕێ دەکرێت حکوومەتی هەرێم ڕوونکردنەوەی لەسەر بدات وتیشی ئەگەر هەواڵێکی لەو شێوەیە هەبێت ئەوە یاریکردنە بە ئاگر. ڕۆیتەرزەوەشی ڕوون کردوێتەوە کۆمپانیەکانی تایبەت بە چاودێریکردنی گواستنەوەی نەوت ڕایان گەیاندووە 2 هەفتە لەمەوبەر یەکەم باری نەوتی هەرێمی کوردستان گەشتۆتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە کانونی دووەمی ئەم ساڵیشەوە 4 باری دیکەی نەوتی هەرێم هەناردە ئیسرائیل کراون. ڕاشی گەیاندووە و کۆمپانیانی کە ناوەندگیری بۆ هەرێمی کوردستان دەکات لە بازاڕەکانی جیهاندا بۆ فرۆشتنی نەوتەکە ناوی پاوەر ترانسە.